سڵاو بینەرانی خۆشەویست لە ئەڵلقەی ئەم جارەماندا باس لە هۆکارەکانی داکشانی دەنگی حیزبە ئیسلامیەکان دەکەین لە هەڵبژاردنەکاندا بە میوانەی بەڕێز دکتۆر موئمین زەڵمی. دکتۆر بەخێر بیت. ئەگەر دیقەت بین لە ساڵی 92 کە انتخابات دەست پێکە ئەحزابی ئاینی لە انتخاباتی 92 ناگەنە 7%، یعنی لە 2% و ئەوانەیەوە ئەزانم نەگەشتنە 5%. باشە دوای ئێوە با بڵین بەیانی خەتی بەیانیان سەرکەوت تەنانەت لە هەڵبژاردنەکانی دوای 2010 ئەگەنە 16 تقریبا 15 بۆ 16 دوای دیسانەوە بینین دا ئەبەزێتەوە ئەمجار لە 10 کەمترە نزیکی لە 8 تقریبا دەنگێنێنەوە. ئەمە چیمان پێڵێ؟ ئەحزابی دینی دەنگی خوان دەنگێکی بەشرین ئەبوو دایم بەرەوسەر بچن چونکە ئەحزابی تازان یا دەنگێکی نوێن. ئێوارە باش کاک مامۆستا بەڕێز، دیارە بەسەرنجدان لە بوونی بزوتنەوەیەکی ئەوەی پێوترێ ئیسلامی لە هەرێمی کوردستانەوە ئێمە لە جەناب باشترە زانی لە ساڵەکانی هەفتاکانەوە ئەم بزوتنەوەی بناغەیەکی هەیە و هاتووە لە چوارچەوەی جیاوازە چ لە ڕێکخراوی بچووکەوە دواتر دەبێتە بزوتنەوەیەکی چەکداری، دوایە بێتە بزوتنەوەیەکی مەدرسەیی. ئەمە گەشەی سندووە تا قۆناغ جیاوازەکان و قۆناغ جیاوازەکانی بڕیوە. ئەوەی کە جنابەت فەرموود لە ساڵی 92ەوە بەشداریەکی هەڵبژاردن هاتووە ئاراوە کە هەڵبژاردن وەکو وەسیلەیەک لە ناو خەباتی سیاسی هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد و ئیسلامیەکانیش بەشێک بوون لە دەستپێکردنی ئەو خەباتە، بەڵام ئەوە بوو کە نەیانتوانی بگەنە ناو پەرلەمانی کوردستانە و کاتەکە ئەنجومەنی نیشتیمانی. دواتر جارێکی تر وەستانێکی گەورە بەسەر پرۆسەی هەڵبژاردنا دێتە ئاراوە تا ساڵی 2000 کە هەڵبژاردننی شارەوانەکانە بەڕێوە چوو. لەوێش ئەوەندەی کە توانرا لە سنووری ئەو کاتی هەڵەبجە و ئێستا کە بۆتە پارێزگای هەڵەبجە بەشداریان هەبوو، چەند سەرۆک شارەوانێکیان بردەوانە سید سادق و سیروان و خورماڵ و هەڵەبجە و ئەوانە. دواتر دێنە قۆناغی دواتر کە قۆناغی پاش پرۆسەی ڕزگاری عێراق کە لە ساڵی 2005 انتخابات دەست پێکاتەوە. ئەو کاتەکە انتخابات دەستی پێکرد ئێمە دوو تەوەجوهمان هەبوو بە بەشداری لە هەڵبژاردن. تەوەجوهێکیان بە تەواوەتی ڕەفزیە کرد و هێشتاش هە لەسەر ئەو نەهجە کۆنەما بوویەوە کە بەشداری لە هەڵبژاردنە خراپە، بەشداری لە هەڵبژاردنە وەستانە دژی دین، ئەین کۆمەڵێک لەو فاکتەرانە. بەڵێ ئەو تێڕوانینە هەبوو، بەڵام لەگەڵ ئەوەشا تێڕوانێکی زاڵتر هەبوو بە بەشداری و بە دوو تەوەجوه بەشداری انتخاباتیان کرد. تەوەجوهێکیان سەربەخۆ بوو، تەوەجوهێکیان لە ناو لیستی هاوپەیمانی ئەو کاتەیە. بە هەردووکیان پێکەوە تقریبا نزیک بە 16 کورسی پەرلەمانی کوردستانیان برد کە 9/6 و 9/7 ئەوان دابەش بوون لەو کاتەیە. دواتر وەکو جەنابەت ئاماژت پێکرد ئێمە هەڵکشان و داکشانی بەردەواممان هەبووە بینیوە و بینەری جۆرێک لە جۆرەکان سەرکەوتن دابەزین بووین، بەڵام لە کۆی پرۆسەکەی ئەوە بووە کە یەکێکیان بەرز بۆتەوە یەکیان نزم بۆتەوە، یەکیان بەرز بۆتەوە یەکیان نزم بۆتەوە. مەبەستم جیاتر لەو دوو هێزە ئیسلامی کە تەبەنی تەوەجوهێکی جیاواز دەکەن لە هەرێمی کوردستان کە ئەوانیش یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کە ئێستا بۆتە کۆمەڵ دادگەری. بەرز و نزمبوونەکە لەم پێناوایە بوو، یعنی ئێمە نەمان بینەوە وێنەکە بە شێوازێکی تر گۆڕانکاری بەسەر بمبورە بەس دەنگەکانش کەمی کردو، مثلا 16 کورسی بۆ 10 کورسی ئەمە دەنگەکان کەمی، ئەمە لە کۆی پرۆسەکەی عەرزم کردی. بەرزبوونەوەکە نزمبوونەوەکە پێشتر هەروە بوو، پێشتر تا ڕادەیەک هەماهەنگی یعنی با بڵێن جۆرەکان هاو ئاستیکیان نیشاندا بەرامبەر بۆی کە 115 113 بپارێزن، بەڵام ئێستا لەم جارەیە ئێمە گۆڕانکاریی زۆر جیاوازە بینین و بەڕاستیش خطابەکان گەشتە ئاستێکەوە کە خەڵک ئێستا جۆر لە جۆرەکان تێڕوانێکی تری هەیە بەرامبەر بەشداری ئیسلامی سیاسی یان با بڵێن ئیسلامی لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە و بینیوە نەتیجەکەش. ئەمازەکەم ئەو قسەیە بڵکێت مەبەستە چیە؟ ئەم تێڕوانینە کۆمەڵێک لایەنی زۆر جیاوازی هەیە. ئێمە بیرمان نەچێت هەڵبژاردن پرۆسەیەکی سۆسیۆپۆلیتیکاڵیە، با بڵێن کۆمەڵگە کاریگەری هەیە لە ڕووی سیاسی شەڕۆڵی هەیە. ئەم وشەیە ئەمەیە کە بابەتێکی کۆمەڵایەتی سیاسی، بابەتی کۆمەڵایەتی سیاسی ئەنی چی؟ یعنی خەڵک دەنگ بە تۆ ئەدا لەسەر بنەمایەکی موقفێکی سیاسی، لەسەر بنەمای هەڵوێستێکی سیاسی، بەڵام لەو لاشەوە پێگە کۆمەڵایەتێکت کاریگەری زۆری هەیە بۆ دەنگکانت. لە ڕابردووە ئەممان بینیوە لە ساڵی 2005 لە ساڵی 2005 کۆمەڵی ئیسلامی ئەو کات 6 کورسی پەرلەمانی کوردستانی برد کە جۆرەکان مفاجعەی انتخابات
بۆچی چکە ئەو کاتە عاتیفەیەکی فراوانی خەڵکی لەگەڵا بوو سەرۆکی حیزبەکە کە ئەو کاتە ئەمیر مامۆستا عەلی باپیر لە زیندانی ئەمریکیەکان بوو و حیزبەکە توانین لە ڕووی کۆمەڵایەتی و عاتفی خەڵکەکە بجوڵێنێ و تا ڕادەیەکی بێتە ناو پرۆسە سیاسیەکەوە 6 کورسی پەرلەمانی کوردستان ئاباد لە ساڵ 2005 بەڵام لە ساڵی 2024 یعنی دقیقاً 19 ساڵ دوای ئەوە کۆمەڵی دادگەری بە هەمان فۆرمەوە بە هەمان سەرۆکایەتیەوە بە وجود و حضوری جەنابی مامۆستا عەلی باپیر کە سەرۆکی حیزبەکەیە یەت نیوەی ئەو دەنگانە بەدەستێنێت دوای هێمە سەرۆکاری ئەو شتان بەڵام ئێستا کشتم لە خاڵە پێت بڵێم پێتوانێت دووشت کاریگەری هەبێ لەسەر دابەزینی ئەم دەنگانە یەک خەڵک وای لاتۆ کە فەرق ناکە لە بینی حیزبە دینیەکان و حیزبە با بڵێم نیشتیمانیەکان نەک عیلمیەکان ئیلمانیەکان دوو کۆمەڵێک حیزب پیا بوون کە لەو بەینان بۆ نمونە بەرەی هەڵوێست جۆرێک لە زۆربەی ئیسلامی دەنگی مەسەن گۆڕان وەختی خۆی ئیسلامیەکان دەنگی ئیسلامیەکانی برد بەهۆی کاندیدەکانی و ئیلە ئاخری بە هەمان شێوە نەوەی نوێ کە هەر کەناڵێکی دینی داناوە پێتوانێت ئەو بڵێن لێک یا توانەوەی سنوورەکان لە بینی ئەلمانی و ئیسلامیە مامۆستا بەڕێز عەرزم کردی کۆی پرۆسەی هەڵبژاردن کاتێککە سەیری ئەەکەی کۆمەڵێکی زۆر فاکتەری بەدواوە کۆمەڵێک زۆر هۆکاری بەدواوەیە چ بەرزبوونەوە چ دابەزین یعنی ئەمە بۆ هەموو حیزبەکان ڕاستە بە کۆی ڕەنگەکانەوە نقطەیەکی زۆر سەرنجڕاکێش کە لەم هەڵبژاردنە ئێمە تا ڕادەیەک بینیمان و دەرکمان پێکردەوەی کە جیاوازی ڕەنگەکان نەما جیاوازی ڕەنگەکان یعنی ئێستا بۆ نمونە ئاڵایەک لەگەڵ ئاڵایەکی تا جیاوازێکی وای نەهێشتوە یعنی بەمانای ئەوەی کە جەناب پێشتر ئاماژە پێکرد ئێمە نەمانتوانی لەم هەڵبژاردنەیە بزانین کە کام هێز تەبەنی ئیسلامەکە کام هێز دیفاع لە ئیسلامەکە کام هێز دژی ئیسلام وەستێتەوە کام هێز ڕاستگۆی لەگەڵ ئیسلامە ئەگەر کۆنتێکستەکە با بڵێن دقیقاً کەس دژی ئیسلام جا قسەکە مەسەر ئەمە بوو هەموو هاتن جۆرەکان بانگەشیان بۆ تەوەژمی ئیسلامی کرد لەبەرەوە خطابی ئەحزابی دینی یان ئەحزابی ئیسلامی جۆرەکان خطابێکی کشانەوە بوو لەم هەڵبژاردنەیە چونکە بۆ هەمان خطاب حیزبێکی نەتەوەی بانگەشەی بۆ کرد یعنی بۆ نمونە لە هەڵەبجەیە بانگەشی لیستێکی گەورەمان بینی ئێمە هات وتی چی وتی ئەگەر نایڵم مەلاکانتان لەسەر لە مزگەوتەکانە دەربکرێن نایڵم خەڵک با بڵێن لەش فرۆشی بڵاو کاتەوە نازام چی ئەمە حیزبێکی نەتەوەی بوو ئەم بانگەشەی کرد و بەڕاستیش لێرەوە خطابێکمان بینی کە خطابە کاریگەری بەسەر دەنگەری ئیسلامیەکانەوە بەجێهێشت ئەم وەکو ئاماژەم پێکرد کۆمەڵی هۆکاری زۆرمان هەیە لەم بینەیە هۆکارێکی سەرەکی کە تا ڕادەیەک دەتوانین جۆرەکان بۆ ئەم هەڵبژاردنە سەری بکەینەوە بوو کە دابەشبوونێکی زۆر فراوان هەبوو ئێمە لە هەڵەبجەیە بۆ نمونەگەر بە نمونە وەرگین کە پایتەختی جۆرەکان بنیادی ئیسلامیە لە هەرێمی کوردستانە بنیادی ئیسلامی بە فۆرمە سیاسیەکەی ئەبینی ئیسلامیەکان لە دواکەوتنێکی فراوانە لە کۆی سێ کورسی بارزەکەم لە کۆی سێ کورسی پارێزگاکە یەک کورسیان بەر ئیسلامیەکانەکەوێت هۆکارەکەی ئەو بوو کە لە کۆی ئەو لیستانەی کە بەشداری هەڵبژاردنیان کرد بە لیستە نەتەوەیەکانەوە بە لیستە تەواو ئیسلامیەکانەوە بە لیستە تۆزە ئیسلامیەکانەوە 18 کاندید ئیسلامی هەبووە بۆیە دەنگدەرەکە زۆر بە خێرایی دابەشبوو بەسەر ئەم دەنگانەیە و ئەمەش بەڕاستی وای کرد کە ئەو بیرکردنەوە ئاینی کە باز لەوە کاوەڵا وەحدەت بۆ مسلمانان پێویستە لێرە فەشەلی هێنا و بەڕاستی جوان نەهاتن بەم وەحدەتەوە ئەمە لەسەر ئەم قسەیە ڕاوەست ئەگەر ئیجازەم بێت تەواوی کەم مامۆستا بابیرم نەچێت دوای خۆت قسەکە تاوەکە وەحدەت بۆ مسلمانان مەبەستە چێت قسەکە تاوەکە قسەیەکی باو هەیە با بڵێن هەمیشە لەسەر ئەمە وترێ وەڵا ئەوە ئاەتی خوایە و ئاەتی قورئانی پیرۆزە و مسلمانان دەبێ وەحدەت بە عەرزەکەم مسلمانان لەم کۆنتێکستەیە بریتێ لە حیزبی ئیسلامی حیزبی دینی دەرکردنی خەڵکی تر نییە لە ئیسلام دەرکردن نییە دەرکردن بۆ مانای کە من عەرزم کردی لە فەهمی ئەم بەڕێزانەوە تێگەشتنیان بۆ ئەم ئاەتە بەم شێوەیە ئێمە لێرە پارچە پارچەبوونی بڕەوتی ئیسلامیمان بینیمان کە بە 6 لیستی جیاواز 18 کاندیدی جیاواز هاتن نەبەشداری انتخاباتیان کرد و بەڕاستیش کاریگەریەکە بەجێ من ئەسەحیەکە ئەسەحەکە ئەمە نییە ئەسەحەکە ئەوەیە ئەسڵەن تۆ ئەگەر بەتەمای بەشداری لە هەڵبژاردننا بکەی هەڵبژاردن ماوەسا بەڕێز بەشێکی جەماوەرە بەشێکی دەنگدانە بەشێکی زۆری تاکتیکە فەنە هونەرە ئەم بەڕێزانە لە هونەری مامەڵەکردن لەگەڵ پرۆسەی هەڵبژاردننا تا ڕادێکی زۆر سەرکەوتوونە و بەڕاستیش ناتوانی ڕەنگە بەشێکی پەیوەندی بۆ بیرکردنەوەی خۆیانەوە بەرامبەر هەڵبژاردن پێتوانی ئەوان خاوەنی پرۆژە نەبوون بۆیە هەر بەد ئانەیە بە دەنگە دینیەکە مەسەڵەن شکاتتان لەکەین من سەرنجی زۆر وردم هەیە لەسەر بەشداریە بەڕێزان لە پەرلەمانە دیفاع لە ئیسلامەکە ئێمە باسم کرد ینی سەرنجی زۆر ورد هەیە لەسەرەوەی کە بەشداری ئەم بەڕێزان لە هەڵبژاردننی ئەم جارەیە بە چه فۆرمێکا ڕۆشتووە کامە بوون ئەو خطابانەی کە توانیان بگەناو مامۆستای بەڕێز 149.6 بەشداری بوانی هەڵبژاردننی ئەم جاری پەرلەمانی کوردستان کە لە 20 ئۆکتۆبرا بەڕێوەچووە ئەو بەڕێزانە بوون کە تەمەنیان لە خوار 35 ساڵیەوە بووە خطابی بزوتنەوە ئیسلامیەکان خطابی لیستە ئیسلامیەکان خطابی ئەحزابی دینی بۆ سەر و 40 ساڵ بوو بۆ سەر و 35 ساڵ بوو لەبەرەوە نەگەشتە ناو ئەم چیلەوە
يعني سطع پنجای يعني آخر سطع پنجای دنگدری اما بنزیکی تمنی لخوار اما بو که ام خطابه قبول که ام خطابه حز له به خطابك تيك توك خطابك فيسبوك خطابك اراستكرا خطابك بيوستك بتناو كومالكوا خطابك بكلكي امرودت اما اسلامي كان من هي براستي غياب لزور موضوع ما مصا يعني غياب لزور بابتي سرنجاكيشا لزور بابتي روجانيه اما وتاريان بو باسانه بينيه حليا بو باسانه بينيه ما مصاني برزي اما بنمونه ادي استخدمي اي خطابي اسلامي بو معامله قال اي اشياء جو خطابي بوتشي خطابك بيويستا نعم ما مصا خطابك بيويستا كبيت معامله قال امتر مروجانيه انا ابكى اما اللي رابردوها بينيمان لقال جندرا همان موضوعات لقال كومالجا هم بمبر بيتوانيه قتاري اسلامي نيتوانيه اما مدحك بو زياتر قتاري شي بوبوليستي بمعنى اوي خلطين نري جماعه من وانا زان الموضوع كبوبوليزم به موضوع كجورك لجورك كان استو زاني ما مصا اما ابي بين واقع معامله لقال واقع معامله بكين واقعيا كومالجا شو شي اخوازت واقعيا كومالجا ما جنجي اما گەنجێکە کە بەڕاستی بەدوای مەهامی زۆر گەورەوەیە ئامانجی زۆر گەورەی هەیە مامۆستا ئێستا ئەم گەنجانەی ئێستا کە عەرزم کردی ڕێژەیەکی فراوانە ئەسڵەن باوەڕی بە هەڵبژاردن نییە بەڵام تۆ دێی لەم هەڵبژاردنیا یەیتە ناو باسەکەەوە ئەگە سەرنجت دابێ تقریبا توانم بڵێم تا ڕادێک 140 پرۆسەکە بەرز بوویەوە بەشداری هەڵبژاردن لە ڕابردووی ئەمە لە 37 ئەوەستان ئەم جارە گەشتوتە 165 کەواتە هۆکارێک ئەمەیە خطابێکی کاریگەر هاتە ناو بازاڕەکەەوە خطابێکی بەهێز هاتە ناو بازاڕەکەەوە خطابی ئەحزاب حزابێکی خطابی نەوەی نوێ خطابی پارتی بۆ خۆیان هەموو ئەمانە وایان کرد کە تا ڕادێک دەنگدەرێکی بیرکەرەوە بێتە ئاراستەوە ئێمە ئەم جارە جیاوازیەکان بە عەرزەکەم یەکی لە جیاواز زۆر گەورەکان کە ئەم جارە هەمان بوو ئێمە دەنگدەری جیاوازمان هەبوو نەک حزبی جیاواز یعنی دەنگدەرمان هەبوو بە بیرکردنەوە دەنگیدا دەنگدەرمان هەبوو بە هۆشیاریەوە دەنگیدا دەنگدەرمان هەبوو لەسەر بنەمای کۆمەڵی بەرژەوەندی گشتی دەنگیدا وەکو جارانی ڕابردوو نەبوو دەنگدەرێ بێت بە عەتفەوە دەنگ بدا دەنگدەرێ بێت لەگەڵ ڕۆژێکی زۆر زۆرمە بە چاوداخراویەوە دەنگ بدا ئەم جیاوازی وای کرد ئەحزابێک کە لەگەڵ خەڵکەکەیان نەبوون ئەمە تەنیا بۆ ئیسلامیەکان ڕاست نییە حزبمان هەیە کە زۆر بە بەهێزی دابەزی زۆر بە فۆرمێکی فراوانەوە هاتە ناو باسەکەەوە و بەڕاستی بوو بە ترێندی سۆشیال میدیا بەڵام نەیتوانی خۆی بسەبێنێ و نەیتوانی دەنگدەری هوشیاران توانێ ئەم قسەی بەڕێزت پێچوانەیە لەگەڵ ئەوە قسەی کە ئەڵێن خەڵک بە ناوشیاری دەنگیاوە ئەجنا نەبوو یەکێتی و پارتی دەنگ بێن بە هیچ شێوەیە بۆ شێوەیە نییە من باس لە خۆی ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک هینی جیاوازی هەیە قسەیەک هەیە ئەوەی کەوترێ باسی تەزویر و ڕەنگە دواتر باسی ئەوە بکەین ئەمە باس تەزویر لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێمە بوونێکی با بڵێن بوونێکی بەهێزمان هەیە بۆ ئەم حیزبانە لەناو کۆمەڵگەیە مامۆسای بەڕێز خۆ گەر بۆ سەرنج دەین لیستێکی وەکو هەڵوێست باشە وەکو جەنابەت پێشتر ئاماژ بکەین هەڵوێست نە کەناڵی میدیایی هەیە نە حیزبی گەورەیە نە کۆمپانیای گەورەیە هەیە نە هیچ چەکداری هەیە بەڵام 4 کورسی پەرلەمانی ئەبات بە نیوە زیاتری هێز ئیسلامیەکان یعنی تقریبا نزیکی نیوەیە بێتەوە وانە بە کۆمەڵ زیاترێ لە کۆمەڵ زیاترێنێ بەخۆی و چیەوە بەخۆی و پەیجێکی فەیسبووکەوە بەخۆی مۆبایلێکی ئایفۆن 4 باشە ئەمە بۆ حیزبەکانی تریش کە ناتوانین سەرکەوتوو بن ڕاستە حیزبێکی وەکو باڵێن بەرەی گەل کەناڵی میدیایی هەبوو هێزی هەبوو نازانم چی کرد بەڵام دوادار نەتیجەکەمان بینی دەنگدەری ئێمە دەنگدەرێکی هوشیارە هەڵبژاردننی 2024 سلماندی کە بەڵێک خەڵکی ئێمە کە دەنگەدات بە هوشیاری دەنگدات بە چاوکرایەوە دەنگدات من دیقەت لێک شتەیەم حەزەکەم بەڕێزت تشکم بۆ بخەیتە سەر کۆمەڵی ئیسلامی ئەڵێ دەنگ تەزویر کراوە باشە یەکگرتوو لەمایە بێت دەنگە لە ڕاستیشە 40,000 دەنگی ئیسلامی کە جاری پێشوو بۆ کۆمەڵ بووە ئەم جارە چۆ بۆ یەکگرتوو پێتوانێت ئەمە جۆرێک لە جۆرەکان جا مەسەن کۆمەڵ ئەڵێن ئێمە ئاگاداری ئەم سەفقەیانی بە جۆرێک لە جۆرەکان ئەمە تاوانبەرکردنی یەکگرتوونیە بۆی کە ئەوە ئاگاداری من سەرنجم لەسەر ئەوەی هەیە هەر بەڕاستی هیچ کامیان سەرکەوتون بن ماوەستا یەکگرتووی ئیسلامی کە ئێستا 7 کورسی پەرلەمانی کوردستانی هێناوە لە ساڵ 2005 9 کورسی هەبووە لە ساڵەکانی پێشترای ئێمە 10 کورسی بێگرتووی ئیسلامیمان بینیوە لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنێکی گەورە بووە فراکسیۆنێکی زەبەلاح بووە ئێستا کە دابەزیەوە جارێکی تر ئەمە نیشانی سەرکەوتن نییە من پێم وایە ئەگەر یەکگرتووی خۆی بە سەرکەوتوو بزانێت لێک نقطەی خۆی بە سەرکەوتوو بزانێت کە لە کۆمەڵ زیاتری هێناوە کە من بەڕاستی سەرکەوتن نییە ئەگەر لە کۆی پرۆسەکەیە دەنگی ئیسلامی جەنابەت ئاماژەت پێ کرد لە کۆی پرۆسەکە دەنگی ئیسلامی کەمی کردووە ئەگەر بە نسبەی وەرگرت لە 116 و دابەزیەوە بە 100 باگەر دقیق کورسەکان وەکو نسبە وەرگرین لەلایەکی ترەوە یەکگرتووی ئیسلامی دیسان شکستی هێناوە لەوەی کەم تریش یەکگرتووی ئیسلامی دیسان شکستی هێناوە لەوەی کە ئەو کورسیانەی پێشتری خۆی بەرز بێنێتەوە ئێمە لە ساڵی 2014 یەکگرتووی ئیسلامیمان هەیە بە فراکسیۆنێکی 10 کورسیەوە لە پەرلەمانی کوردستانە لە ساڵ 2018 دێتەوە 5 کورسی دیسان جارێکی تر سەرکەوتەوە بۆ 7 کورسی یعنی ئەم جار نەیتوانیەوە قازانجۆمایەکەی خۆی دەربێنێتەوە
کەواتە ئەمە سەرکەوتن نییە بە لە کۆی پرۆسەکەیە ڕاستە تا ڕادەیەک ئێمە باوەڕمان بەڵام دوقتەی تەزویرەکە کە جەناب باست کرد ئەگەر تەزویر کرابێت با من وا بڵێم کە من تا ڕادەیە پێم وابێت نسبەیەک هەبووە کۆمەڵی دۆکمنت هەیە نسبەیەک هەبووە نسبەکەش تا ڕادەیەک حیزبەکان خۆیان زان نسبەکە چەند بووە بە هەموو حیزبەکان وتوانن نەتیجەگیری بکەن کە ئایا 100 ئەمە خەواتە تەزویر بووە 112 بۆ 115 بۆ زیاترمان نەبووە لەم قەزایە بەس دکتۆر ئێمە پێش بەڵام ئەم تەزویرە ئەمە دوو لە ئەگەر ئەمە جۆرێک لە تەطەڕف نەبێ وەکو قورئان سەیری هینیانە کرد وەکو مەلایکەت سەیری کۆمیسیۆنیانە کرد لا ئەتیه الباطل من بین یدیه ولا من ئەمە تاکتیکەکەی کە عەرزم کردی انتخابات یانی تاکتیک انتخابات یانی هونەر تۆ کە نازانی بە شێوازێکی هونەرمەندانە ماوە لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن نابکەی ناهێت ئەگەر کۆمیسیۆن تەزویری کردی یانێمان زۆر نەزانن بەدڵنیاییەوە ئێمە عەرزم کردی ئێمە لە انتخاباتی پەرلەمانی عێراق جارێکی تر هەمان سناریۆمان هەیە یەک کۆمەڵی دادگەری ئەو کاتە بەهێزێکی زۆریەوە کات بەشێک لە سەرچاوەکان ئەڵێن زیاد لە 6000 7000 ئەندامی هەیە ئەندامی تەنزیمی باشە یەک کورسی پەرلەمانی عێراق بات کەواتە نەیتوانیوە تاکتیکانە هونەرمەندان لەگەڵ پرۆسەکەی مامەڵە بکە تۆ بۆ خەتاک باشە ئەندام جیا و هەوادار جیا نا بە عەرزەکەم ئاخە بەمەشەوە مامۆستا ئێمە کاتێک گەڵین دەرنەتیجە ئەم 4000 ئەم 6000 کەسە ینی 20000 دەنگ ینی 30000 دەنگ کۆمەڵ لە زەمانێکا 110000 دەنگی پەرلەمانی هەرێمی کوردستانی هەبوو ئەم جارە 40000 ئەم جار 50 شتێکیان ئەم جارە باشە بەڵام باسەکە لەمەیە ئەگەر تەزویرەکە هەیە تۆ بێ لەگەڵ تەزویرەکەی مامەڵە بکەی نقطە وەرەگرم لەسەر ئەو مۆزوعانەکە هەمانە ئێمە لە هەڵبژاردننی 2021 کە عەرزم کردی کۆمەڵی دادگەریمان هەیە یەک لە پارێزگای هەڵەبجە شەڕی تاسەرێسقان لەگەڵ یەکگرتووی ئیسلامیاکە لەسەرەوەی کە کورسیە بێتەوە بەڵام چەمچەماڵ کە 7000 دەنگی کۆمەڵی دادگەری تایە تەکیە کە ئەو 9000 دەنگی کۆمەڵ دادگەری تایە گەرمیان بەجێ هەڵێ هاندی دینیەتایە ئەخە چونکە منافیسی سەرنجەکەی ئەمەیە ئیسلامیەکان ئەبێت جارێکی ترسی ئەمە بکەنەوە بەڕاستی دوو وێنەی جیاواز هەیە لەم کۆمەڵگەیە وێنەیە کە ئەوان پێکەوە بە منافسیەک ترەزانێ وێنەیە کە ئەوان خۆیان بە منافسی خەڵکی ترەزانن ئێمە وێنە گەورەکە لە یەکەم ئابینین وەدەنگدەری کورد وێنەی یەکتر پێتوانێت بەم شێوە سەیری خوانکەن کە ئەمان ئەبێ وەکو یەک بن یا تەسنیفکردن لەناو ئەحزابی دینیە ئەبێ وابن ئەمە جۆرێک لە جیاکردنەوەی ناو کۆمەڵگە پێتوانێت ئاراستە دروستەکە ئەوەیە کە یەکگرتووە حیزبێک و بۆ خۆی منافەس مامۆستا 5 ساڵیژە بێت 10 ساڵیژە بێت کۆمەڵ و یەکگرتوو جیاوازێکی وایان نەماوە بۆ کۆمەڵگە ڕاست هاوڕای هەر جیاوازیان نەماوە بۆ کۆمەڵگە ئەم پرۆژێکی هەیە بە ناوی تاجی زیێڕین ئەم پرۆژێکی بە ناوی سمبڵی نور ئەم پرۆژێکی هەیە بە ناوی دۆستی محەممەد ئەم پرۆژێکی هەیە بە ناوی نوری حکمە ئەم پرۆژێکی هەیە بە ناوی کەناڵی ڕێکخراوی ئیقرا و پرۆژێکی نوری حکمە ئەمە شتانە وەکو یەکن ئێمە جیاوازەکە بۆ خەڵک ها بۆ باسی ئەندام ناکەم من ئەندامێک لە گەرمیان تەڕوانێکی جیاوازی هەیە بۆ مفتیەک بۆ فتوایەک شتێکی تر لە ڕانیە جۆرێکی تر مامەڵاکە ئەمە باسێکی دکتۆر وابزان کاتمان کەمەوە بە فرای پرسیارەکان بکەم زۆرتر دیقەتە درێ وەهابیەکان یاخود سەلەفیەکان من حەزەکەم زۆرتر وەهابی بەکاربێنم چونکە ئەوانەی خەڵکەمووی سەلەفیان ئاشکرایە جاکردنەوە بە گروپ وەک وەهابیەکان کەس نازانێت دەنگیان لەکوێیە پێم وایە دەنگێکی کاریگەریان ئەبوو لە هەر شوێنەکە دەرکەوتنایە تۆ پێ بەشی جا هەر پێیان حرامە دەنگدان ئەوانەی تر کەوتنە چووە ینی هیچ مامۆستا باسم کرد هەڵبژاردننی 20 ئۆکتۆبری 2024 کۆمەڵی جیاوازی زۆر هێنایە کارەوە یەکی لەوانە بەشداری هەڵبژاردن بوو لایەن سەلەفیەکانە ئەو تەوەجوهی سەلەفیەکە لە کوردستان هەیە هاتن بەشداری هەڵبژاردنیان کرد وەدەنگیشاندا ئێستا عەرز دەکەم ئەمان هاتن دەنگیان بەکێدا مامۆستا ئێمە من لە وەبسایتی ئەمواج میدیا وتارێکم نووسی تقریبا چەند مانگی ڕابردوو باسم لە ئەنجامی هەڵبژاردننی کەرکوو کردو بۆ هێزە ئیسلامیەکان ئەگە دەرفەتە بوو دوای لینکەکەت بۆ نێرم بە عەرەبی و بە ئینگلیزیش بەردەستە لەوێ باسم لەوە کردووە کە ئیسلامیەکان هاتن ئەم بۆشایی کە هەبوو بە ناوی تەوەجوهی سەلەفیەوە بەجیانهێشت و بەڕاستیش کاریگەری بەجێهێشت لەسەر دەنگدانەکە یەکێتی نیشتیمانی لە کەرکووکە هات سوودی لێوەرگرتن دەنگیان بۆدا کاندیدێکی ئیسلامی لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی 11000 دەنگی هێناوە لە کەرکووکە دکتۆر ئەحمەد کە سەرکەوتوش بۆ ڕادێ بەس ئەو ئیسلامی نییە ئیسلامی بوو زانایەکی دینیە مامۆستا تا مانگێک پێش انتخابات کادری یەکگرتووی ئیسلامی بوو ناخیر بابا مامۆستا باسی زانیاری من باسی زانیاری ورد ناکەم حەقم نییە بەسەریان دەشتەوە بەڵام خیتابی فەیسبوک وائڵێ اینی میدیایی وڵێ ئەڵێ تا مانگێک پێش انتخابات بەڵام ئەحمەد 4 ساڵەوە پێش ئاگادارم بەرحەڵەوە خەڵکەمە نازانێ خەڵکەمەی نەزانیوە یەکگرتووی ئیسلامی تا 2-3 مانگ پێش انتخاباتیش مامەڵە لەگەڵا کردووە و بەڕاستی مامەڵەی کردو جیاواز قەرار بوو کاندیدی ئەوانیش بێت ڕەنگە ئەوەیان دەقیقتر بێت زۆر باش لە سلێمانیشە هەمان حاڵ دووبارە بوویەوە لە ڕانیە هەمان حاڵ دووبارە بوویەوە ئێمە لە ڕانیە لە سلێمانی چیان مامۆستا لە ڕانیە انتخاباتی ڕابردوو کۆمەڵی دادگەری 25000 دەنگی هێناوە
بەڵام ئەم انتخاباتە 7000 دەنگێناوە هۆکارەکەی ئەوەیە کە بەشێک لەو تەوەجوهەی کە لەوێ دەنگەدا بە دەنگی نەدا بە کۆمەڵ دەنگی دا بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی لەبەرەوەی کە نزیک بوونەوە لە ئاڕاستە جیاوازەکانیەوە یەکێتی هات مامەڵ لەگەڵ سەلەفیەکان ناکرد لە دوو شەو پێش انتخاباتە یەکی لە مامۆستا بەڕێزەکان بۆ وتار گەڕێنرایەوە وە کاریگەریشی هەبووە سەرمنەوە یەکێتی جۆرێکی تر زیرەکانتر مامەڵ لەگەڵ تەوەجوهی سەلەفیا کرد و بەڕاستیش کاریگەریەکە سەر هەڵبژاردنەکە بەجێمە ئەنی پێت وایە ئەو قسەی کە لە ئەوڵات کردمان کە سنوورێکی دیار نەماوە لە بینی ئەحزابی نیشتیمانی و ئەحزابی من عەرزم کرد بەس پێت وانێ و حاڵەتێکی دروستە حاڵەتێکی دروستە من پێ دروستە من دوشتم زۆر بەلاو سەرنجڕاکێشێکیان یەکیانەوەی کە خەریکە جیاوازیەکان لە بینی لیستەکانە لە بینی حزبەکانە کەمە بنەوە یەکیانەوەی کە هوشیاری دەنگدەرەکەی زۆر باشە دکتۆر ئەحزابی ئیسلامی بەو با بڵێم بەو ستراکچەرە بەو چێچە قدیمەوە کە دیفاع لە دینەکەین و ئەمانە و گجێڕانەوەی خەلەوە إلى آخره پێت وایە هیچ ئەرگۆمنتێکی ماوە هیچ بەڵگەیەکی ماوە والله مانەکەیان با ئێمە زۆر نەکەوینە ئەوەی کە خیتابەوە من عەرزەکە مامۆستا جەج نەکەین لەسەرەوەی کە ئایا بەڕاستی ئەمان با بڵێن مەبەستم گوتارەکەی ئەمە بوو یارایی مانەوەیان هەیەیان چۆوان بۆ خۆیان ئێستا هەر بۆ نمونا گەر سەرنج بدەین هەفتەی ڕابردووتر کاتێک کە کۆمەڵی دادگەری بڕیایدا بەشدار بایکۆتی پەرلەمانی کوردستان بکات ئەوەی کە ناو دوو کەوانەیە خۆیان ناوێکیان ناو دیزاین کراو ڕۆژنامەنووسە پرسیاری لە مامۆستا عەلی باپیر کردوتی ئێوە خەریکی چێ بووتی ئێمە لە دەرەوەی پەرلەمان و ئیشی گەورەمان هەیە ئێمە حیزبێکی ئیسلامین حیزبێکی بانکخوازین حیزبێکی پەروەردەین ئەمە دروستە بۆ ئەوان کۆمەڵی دادگەری ئەگەر پێی وایە خواز و پەروەردە پێویستی بە حیزب چییە ئەمە قسەکەیە ئایا ئەوان بەم خۆی خۆشیان تەڕادەی خەریکە ڕائیکیان بۆ دروست بووە مامۆستا بوون دروستکردنی ئەم ڕێکخراوە بانکخوازیانە بۆ چییە ئەی دروستکردنی کەناڵەکان جیاوازەکان کە لەم انتخاباتە یەک کەلیمان بۆ کۆمەڵی دادگەری بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان بانگشە نەکردووە کەناڵی ئیسلامیشن هی ئەوانیشن لەناو بارگەکانی ئەوانیشن هەر وەک کەناڵی ئیسلامی مەفاهیمی ئەوان بڵاو مامۆستا مەفاهیمی ئەوان بڵاوکردەوە بەڵام دەنگدەری ئەوان نین بانگەشە بۆ ئەوان ناکەن کەواتە ئەمان پێداچوونەوەیکی زۆر جدیان باشە با من پرسیارێک کەم کە بەلامەوە گرنگە لەوانە آخر پرسیاریشم بێت مەجاڵت دێم قسەی خۆت بکەیت ئەگەر بڵین گریمانەی ئەو بکەین کە ئەحزابی ئاینی یاخود یەک کۆمەڵ و یەکگرتوو ئەوانەی تر بەرەو داکشانەچن پێت وایە هۆکارەکانی ئەو داکشانە بابەتین یاخود بڵین فشارەکانی دەرەوە یاخود خودین بەهۆی ئەو گوتارە تەقلیدی کە هەیەە مامۆستا هەردووکێتی من عەرزم کردی من هینێکمان هەیە ئەمە بنەمایەکمان هەیە ئەڵێ سیاست بە خوێنەوەی واقعەکەک بە ئەمری واقع باشە ئەمە ئەسڵە بۆ ئیسلامیەکانی کوردستان ئەگەر قەرارە باوەڕتان بەوە هەیە کە فشار لە دەرەوەی انتخاباتەوە هەیە و کاریگەری بەسەرەوە بۆ پێوە لەگەڵ فشارەکان نییە 1000 ساڵ ئێمە بیستین وڵات کۆمەڵی دادگەری لەگەڵی ئێرانە پەیوەندی هەیە کوا پەیوەندێکە کوا ئەنجامی پەیوەندێکە 1000 ساڵ بیستین یەکگرتووی ئیسلامی لەگەڵ تورکیا پەیوەندی هەیە ئەکوا ئەندەرجێ پەیوەندێکە ئەگەر دەستێوەردان هەیە باسی ئەماکەم ئێمە دەستێوەردانمانی لە زیاتر دا یا ئێرانە یا تورکیانە هەردووکیانن وانە ئەگەر هەردووکیان هەن کوا تۆ لە معادلە لەکوێی بۆچی هێزێکی تازە وکوونەوەی نوێ 15 کورسی پەرلەمانی کوردستان ئەبات کە ئەوەندۆنیوەکی هەردوو حیزبەکەکە ئەگەر باسەکە لەمەیە من ئەڵێم ئەگەر باسەکە پەیوەندیە بۆچی تۆ ناتوانێتەوەی نوێ دیزاین کراوە نانا ئەڵێم مامۆستا ئەڵێم ئەگەر ئەمان بەڕێزانە پێیان وایە کە دەستێک لە دەرەوە کاریگەری بەسەڵ بژاردنەوە هەیە بۆ نایەن پەیوەندیەکانیان بەکاربێن بۆ ئەمە بۆ یەکردنەوەی نوێ ئەتوانێت پەیوەندیەکانی بەکاربێن ئەگەر قسەکە ئەمان تەواوە نقطەیەکی تر ئەوەیە کە بەڕاستی هێزە ئیسلامیەکانی کوردستان ئەبێت تێبگەن لەوەی کە تا ڕادێکی زۆر گرفتیان لەگەڵ هوشیاری دەنگدەرەکەی هەبووە ئەمان باوەڕیان بەم هوشیاری نییە من عەرزم کردی بە هەموو پێوەرەکان ئەیسەلمێنم دەنگدەری ئێمە هوشیارە دەنگدەری ئێمە بە ئاگایی و دەنگیدا دەنگدەری ئێمە بە کۆمەڵێکی زۆر بنەمای جیاوازی خۆی توانی بەشداری انتخاباتی کرد و بەڕاستیش پێداچوونەوەکی زۆر جدیان پێویستە ئەگەر بەتەمان پێداچوونەوە بە خۆیان بکەن ئەگەر ئەیانەوێت بەڕاستی لە دەرەوەی ئەو چوارچەوەی کە بۆ خۆیان کێشاویانە جارێکی تر بیرەکەنەوە ئێمە پێمان وایە هێزی ئیسلامیەکانی کوردستان ئەگەر بە پێناسەکەی خۆیان بە پەیڕەوەکەی خۆیان بە تێگەشتنەکەی خۆیان پێویستیەکن بۆ ئەم کۆمەڵگەیە ئەوە پێویستێکی جوان بن ئەو پێویستێکی سەرکەوتوو بن ئەوە پێویستێک بن کە بەڕاستی خەڵکەکەش بزانێت کە ئەمە هی ئەوانن نقطەیەکی تر کە پێم وایە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەگەر لە کۆی لە دوای 20 ساڵ بەشداری لە هەڵبژاردنە ئەم ئیسلامی بەڕێزانە گەشتونتە قەناعەت کە دەستێوەردان هەیە لە مامۆستا باباتی 20 انتخاباتی 2005 تا ئێستا کەم دقیق 92 تا ڕادێکە تۆزەوە بەجێ بێڵین ئەگەر لە ساڵ 2054 تا ساڵ 2024 ئەم بەڕێزانە پێیان وایە کە دەستێوەردانێک هەیە و هەڵبژاردن دیزاین کراوە بۆچی بەشداری هەڵبژاردن نەکەن ینی بۆچی ئەسپی خۆیان لەسەر هینی خەڵک تاوەدەن ئەمە بەڕاستی ینی
دووفاقێکی زۆر گەورەمان بەچاوەخات و من پێم وایە کە ئیسلامیەکان پێویستیان بە پێداچوونەوەکی زۆر جدی هەیە، پێویستیان بە مراجعەیەکی زۆر جدی هەیە لەسەر پێکهاتەی حیزبی، لەسەر بیرکردنەوەی حیزبی، لەسەر هەنگاوی حیزبی، لەسەر ئەگەر بەشداری هەڵبژاردنەکەن بە تەکتیک و بە هونەرمەندانی خۆیان. زۆر سپاس دکتۆر مومنین زەڵمی بەداخەوە کاتمان نەما. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی ئەم جارەمان تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.